لە هەموو کات و ساتێکدا هەوڵی ڕەزامەندی خوا بدە نەک خەڵکی. بزانە خوا بە چی لێم ڕازی دەبێت. خوشکی بەڕێزم هەوڵی ئەوە بدە خوا لە خۆت ڕازیکە بەوەی کە خۆت داپۆشی، بەوەی کە بە حەیا و بە حورمەت بی، بەوەی کە خاوەنی حەیا و شەرم بی. برای بەڕێزم بەوەی کە خوا بناسی خواپەرست بیت، چونکە وەڵڵاهی کاتێککە دەڕۆیتە ناو گۆڕەکەتەوە خۆشەویستترین کەسی خۆت کێت لەم دنیادا لە هەموو کەسێک زیاتر خۆشەوێ، و لەم دنیادا کێ لە تۆی لە هەموو کەس خۆشتر ئەوێ؟ دایکتە، باوکتە، خوشکتە، براتە، خێزانتە، مێردتە، کچتە، کورتە، هەر کەسێکە کە تۆی خۆش دەوێ پڕ بە دڵ. وەڵڵاهی ئامادە نییە یەک شەوێک لە دیار گۆڕەکەت بخەوێت، ئامادە نییە، و ئامادەش نییە لەگەڵ تۆدا بێتە ناو گۆڕەوە. کەواتە هەوڵی ڕەزامەندی خوا بدە، بۆ مناڵ خۆت خراپ مەکە، قیامەتی خۆت مەدۆڕێنە، بە حرام خۆت گەورە مەکە و مناڵ گەورە مەکە، خۆت مەسووتێنە لەبەر خاتری مناڵ بێوەفا، چونکە زۆربەیان بێوەفا دەرەچن بەرامبەر بە من دایک و باوکیان. کاتێککە دایک و باوکیان پێویستی بەوان دەبێ، هەتا گەنج بێ پێویستی بە مناڵ نییە، بەس کاتێککە پەک دەکەوێ ئەو کاتە بێوەفایی مناڵت بۆ دەرەکەوێ زۆربەی. ئەبینیت ئامادەنێ لە گڵاسەکەیتەوە ئاوەکە بخوات، ئەبینیت ئەو کەوچکەی تۆ نانی پێخۆی، ئەو مناڵە ئامادەنێ نانی پێ بخوا. باسی عامەکەم، باسی سەد ناکەم. کەواتە ئەو ڕۆژێکە چتە ناو گۆڕەکەتەوە خۆشەویستترین کەسی خۆت لەگەڵت نایە بۆ ناو گۆڕەکە، و ئامادەش نییە شەوێ هەتا بانی لە دیار گۆڕەکەت بمێنێتەوە. خۆت بە تەنها ڕۆیتە ناو گۆڕەوە، خۆت بەرپرسیاری و محاسەبەت دەکرێت لە قیامەت، وەرە ناو گۆڕا پرسیارە لێ ئەکرێ. بۆیە هەوڵی ڕەزامەندی خوا بدە نەک ڕەزامەندی خەڵکی، چونکە خۆشەویستترین کەسی خۆت لەگەڵت نایە بۆ ناو گۆڕەکە، و لەگەڵیشت ناخەوێ لە دیار گۆڕەکە، و بیشخەوێ هیچ قیمەتێکی نییە بۆ تۆ.